ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. بە ناردنەوەی ئەو گۆرانیەی بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم جێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و هەر بەو چیلکانەی کۆی کردبووە بۆ هێلانە بیبژێن. لەناو ئەم هات و هاوارە چەند ئەستەمە بۆ ئەوانەی بە بێدەنجی لە ناوەڕاستی گۆرانیەک دانیشتون و چاوەڕێی نامەی ئازیزێک دەکەن. نامەنا متمانەم بە دەنگت هەیە، چونکە مۆسیقا ناتوانێت درۆ بکە. بۆ هاتنەوە ئومێدت بە تاریشی هەبێ، ئێواران نامەی ئاشبوونەوە بۆ ئازیزانت بنێرە. ئینسان لە شەودا لەو بزمارەی دیوار دەچێ، بە دیار پارچە فەتێکەوە نوشتاوەتەوە و دوای مردن وێنەی خاوەن ماڵەکەی لێ کرابێتەوە. سڵاو ئەی شەو هاتینەوە، حەقی خۆشتە دەرگامان لێ نەکەیتەوە. ئێمە و ناسیاوانەی تۆین کامیشە بۆ باشتر بوون، ئومێدمان بە سبەینان هەبووە و بە کۆمەڵێک شکست و یادەوەریش لای تۆ کەوتوین. لەم سەردەمە ناخۆشەشدا قسەی جوانم بۆ هەڵگرتووی، وەک ئەو کرێکارە پیرەی هەموو ژیانی تەپ و تۆزە و چوار نانی گەرم و خاوێنی لەسەر دەستە. ئازیزانم خۆشەویستان بینەرانی دیمەن TV، لە بەرنامەیەکی تازەی مۆمی بەرهەتا و بە یەکتر دەگەینەوە. زۆر دڵخۆشم بەو کاردانەوە باشانەی سەبارد و بەرنمەیە هەیە. ڕێز و سلاوی خۆم و ڕێز و سلاوی ژەنیارانی ئازیز، کاکە کاروان، کاکە ئەرکان، کاکە ڕەوەند، لەگەڵ پێشکەشکاری بەرنامە هاوڕێ و ئازیزم کاکە عەبدوڵغەفار عەبدوڵڵا پێشکەش بە ئێوەی بەڕێز. ئەمڕۆ میوانێکی ێزگار ئازیزمان هەیە، بە شخصی لای من زۆر ئازیزە، زۆر تایبەتە، زۆر هیلاکە، زۆر ماندوو بووە
ماندوو بۆ بە ڕاگەیاندن، ماندوو بۆ بە ئەدەبیات، ماندوو بۆ بەکاری ڕێکخراوەیی. ئەویش مامۆستا نەزاد ڕۆستیە. بە ناوی ئێوە، بە ناوی پێشکەشکاری بەرنامە، بە ناوی خۆمەوە بە خێراتنیشی ئزگار گەرمی مامۆستا نەزاد ڕۆستی دەکەم. مامۆستا بە خێراتی. هەم مامۆستان بووی 2 ساڵ لە پەیمانگا، هەم هاوڕێ بووینە، هەم وەرزەم 35 ساڵێکی دەناسی زیاتر. دەی باشە ڕۆستی باڵەکایەتی وەنێ ئوستاز ناوچێشی دڵگیری جوانی باڵەکات، مرد بە قوربانی لانکەی شۆڕش، لانکەی ئەدەبیات. توانم بڵێم لانکەی بەرنگاری سەردەمی شۆڕشەکانی کورد بوو. دەی باشە هەربا لەو مادەم باسی بەرەنگارەکەین باسی ڕاپەڕیم بکەین. یەکەم رادیۆ لە ماڵی خۆت چۆنت دانا؟ خوا سەلامەتکە. ئەمە چیرۆکێکی ئەو سەردەمێ ئێستا بەڕاستی دوایی 30 ساڵ ئێستا باسیەکەم. باش چکە لە هیچ شوێنێ باسم نەکردووە. باش وەڵامەوانەی کە ئێستان بینن بە تایبەتی لە دەڤەری سۆران و بیانە تەمانە زانن ئەم چیرۆکی ئەمازان. ئێمە لە کاری ڕێکخراوەیدا دوای ڕاپەڕین کۆمەڵە گەنج بووین کە ڕێکخراوێکمان دامەزران بە ناوی کۆمەڵی خوێندکاران. دیارە لە ئەو ڕێکخراوە لە چەند لایەکی جیاواز لە سلێمانی بەناوێک، لە هەولێر بەناوێک، لە سۆران بەناوێک، دوای یەک تەوەی کراوە بەیەک ناو. هاوڕێک هەبوو کاری لەگەڵ کردین لە خەلیفان دانیشت. لێرە چای ماچەکەم کاک ئامێد سلێمان هەمنووسەر و ئاین ناس بەڕاستی ستا لە ئەوروپاژی سڵاو ڕێزم هێبووی. باوشی شارەزایی هەبوو لە چاکردنەوەی رادیۆ و تەلەڤیزیۆن. ئەو رادیۆیەکی بچووکی دروست کرد بوو وەکو تەجروبە لە ماڵی خۆی بەکاری دەهێنا. دوای ئەمە ئاگدار کردەوە کە رادیۆیەکی دروست کردووە و مەودایەکی زۆر ئەڕوات توانم بڵێم ناو شار هەموێگرێتەوە. ئێمە ئەو کارتە بەڕاستی هەمووەکو دیاری پێشێشکردین و هەمووەکو هاوکاریەکی شێمە هاوکاریەکمان کرد. رادیۆکەمان هێنا دامانە لەو سەردەما سەرەتا هێنامان لە سۆران داماننا. لە سۆران لەبەر حکومی و کار لەناو بارەگایەکەی خوێندکاران ئەو کاتە لەوێ بوو. شەوان کارەبانە بوو، موالیدەش نەبوو کو ئێستا. شەو 2 سعات کاژمێرێک جاری وای هەر بە 3 ڕۆژ نەداتەوە کارەبا. ئیتر خەڵک زۆر گوێی لە رادیۆ گرتەوە کاتە چکە تەلەڤیزیۆن نەبوو، تەلەڤیزیۆنەکانیش هەموو کارەباش نەبوو، رادیۆش بەردەست بوو، هەموو خەڵکیش گوێی لێگر و هەی بوو ئاسان بوو. ماوەک دەمانێت دوایی لەبەر هاتوچۆ ئەو کات هاتوچۆش نەبوو بەڕاستی وەکو ئێستا سیارە زۆر بێت کارمەندەکانیان کەسمان تر بیرم کردەوە وتم بۆی ئەو رادیۆ بەردەوام بی شەوان چکە جەماوەرێکی زۆری هەبوو بردم لە ماڵی خۆم دامنا. لە ماڵی خۆم 3 ژوورمان هەبوو بە یادی بەخێر ژوورێکیان نەنکم لێ بوو، ژوورەکەی ترشان کردم بە ستیۆدیۆیەکی بچووک و هەر زۆر بەسیتی بەرنامەکانمان پەخشەکرد لە 6 ئێوارە تا 1 شەو جاری واش هەبوو هەتا بەرەبەیان بەرنامەیەکمان هەبوو هەروەکو شەعر و ئەدەب لە دوای 12 دەستی پێ کرد. ئەم رادیۆ متەنەوە بوو، هەم هەواڵەکانمانە خوێندەوە، هەم چیرۆکی تەمسیلی شەوانمانە کرد. کۆمەڵە گەنجی لە خۆبایی تقریبان نزیکی 15 بۆ 20 گەنج بە خۆبەخشانە ئیشیانە کرد، کەواتە هەمووی خۆبەخش بوو کاریانە کرد. ئەتوانم بڵێم ئەمە بۆ مێژوو بڵێم ئەمە یەکەم رادیۆ بوو، ئەتوانم بڵێن لە دەڤەری سۆران بەڕاستی لە شار و شارەکان تر رادیۆ دەنجی خوێندکارانە بوو، رادیۆ دەنجی خوێندکاران ماڵێ شەوانە بەرنامەکانمان خوێندەوە. اینجا ئێمە لەو بە رادیۆە بۆچی ئەمانزانی خەڵک زۆر گوێ لێگری لە ناو بازار لە هەر چەوکۆڵانێکە سندوقێکمان دانابوو، ڕۆژ پێشنیار و داواکاری و سکاڵا و هەموو شتێکیان کۆ کردو. خەڵکمان هەبوو هەم کارمەندبانە و کاتە ڕۆژانە کۆیە کردەوە و شەوانە ئەمان خوێندەوە یاخود گلەی و گازندەکانمانە خوێندەوە یان داوای چیانە کردجەمەوە. ئیتر بە پێی ئەگەداریەکان ڕووداوەکان چالاکیەکانی ئەو سەردەما لە رادیۆکە پەخشمانە کرد بە شێوەیەکی گشتی. توان بڵێم هەتا شەڕی ناوخۆش بەردەوام بوو، دوای شەڕی ناوخۆ بەداخەوە ئەمە مەسە لە زۆر بوار ئیشت کردووە، بواری ڕێکخراوەی وەبزانم لە تیپیشتان هەبووە. بەڵێ لە سۆران تیپی شانۆی چوارچرامان هەبوو،
دوای ڕاپەڕین تیپێک ئەم بەشێک تایبەت بوو بە مناڵان ئەتوانم بڵێم لە سنووری ئەو دەڤەرە یەکەم تیبی مناڵان بوو کە دامان مەزراند بوو بە ناوی تیپی شانۆی چوارچرا بەشی مناڵان چەندین شانۆگەریمان بۆ مناڵان پێشکەش کرد زیاتر لە 20 بۆ 25 شانۆگەریمان پێشکەش کرد هەموو شارۆشەکان ئەمان گواستەوە توانیمان دوایی ڕاپەڕین فلیمێکی درین 9 دقیقەی تەسویر بکەین بۆ ئەو سەردەمە زۆر باش بوو هەرچەندە بە تەکنیکێکی زۆر سەرەتایی کردمان ئەوەی بەردەست بوو بەڵام ئەو بۆ ئەو کاتە زۆر باش بوو کاردانەوەکی زۆر باشە بۆ کاتە سینەماش نەبوو لە سۆران و لە شوێنەکان لە هۆڵی گەورە هەر نمایشمانە کرد زەماوەێکی زۆر سەیری کرد بەڕاستی داتاشۆش نەبوو بە داتاشۆ عرزکەین جاری وایە بە ڤیددیو یا تەلەڤیزیۆنێکمان دەینا بە پێی حەزمی تەلەڤیزیۆنەکانی و کاتش گەورە نەبوو ئەرزمانە کرد بیت هەر جارێ خەڵک کۆمەڵ خڕێکدات و بێزگەلەوەی کە لە ڤیددیۆ خانەکان دامان نەبوو جەماوەێکی زۆری هەبوو بەداخەوە ئەم فلیمە ماوە بەڵام وەک وەرشی چۆتەوە ئەرشیفەوە ئەوستاس من هەموو ئەوانەی دەدناسن بە منیشەوە شایەتی کەسایەتی جوان و هەوڵی زۆر و ماندووبوون و وێڕێ ئەو هەموو ئاستەنگ و لەمپەرانەی کە هاتوتە پێشت وەکو کەسایەتی وەکو شەخص وەکو عائیلا وەکو باجانەی داوتە کەچی لە هەوڵ و لە ئەرگ نەکەوتووی ئەی شاعر مامۆستا بۆ پێ ناخۆشە پێ بڵێن شاعر واللهی من شعر بۆ خۆمە نووسمەکۆی حەزم نەبووە وەکو شاعر بناسێم هەرچەندە لە سەردەمی پەیمانگا بەشداری کۆڕشعریم کردووە ئەم کۆرشعریشم گرتووە بەڵام زیاتر بەلای نووسینی میدیای بە تایبەتی و کاتانی کە چوومە بەشی ڕاگەاندن و کاری میدیایەکەم زیاتر کاتەکانم تەرخان کردو بەڵام شعر ئەنووسم بۆ خۆم ئەینووسم هەندێکشم کۆ کردوتە لە دیوانێکە بۆی لە فەوتان ڕزگار بێت چونکە بەڕاستی لە شەڕی ناوخۆ ئەتوانم بڵێم 2 دەفتەر هێشتا نەکردبوو کتاب فەوتان زۆر خەفەتم لێ خوارد چکە یادگاری زۆر جوانی مناڵیم چابوو گەنجیم چابوو یادگاری خێزانی چابوو بەداخەوە فەوتا بە پەلە کەوتمە ئەوەی کە هەبوو کە نووسیومەتەوە کەوتمە چاپکردنی دیوانێک بۆی ئەمانە شۆک بە دەردیوان نەچێت دەست خۆشبی پیرۆزباری دەکەم مامۆستا لە باڵەکاتی زۆر زیندون لە ڕووی خەبات و کوردایەتی بەڕاستی شوێنێکی زیندون و جوانیشن پێستیان جوانە کاروان کوێستانە هەنجیری باشە خۆن گوێزی باشە خۆن هەنجوینی باشە خۆن وانێ ئوستاز بەڵام وێڕای ئەوەش هەست دەکەی زۆر پەرایوەز خراوە مامۆستا باڵەکایەتی بەڕاستی سروشتێکی زۆر جوانی هەیە خەڵکێکی زۆر باشی خەڵکێکی میوان دۆستی هەیە خەڵکێکی توانم بڵێم شۆڕژێر توانم بڵێم هەرچەندە کەم ناکەمەوە لە شۆڕژێری ناوچەکانی تر بەڵام ئەتوانم بڵێم باڵەکایەتی پشی شێری وەرەکەوە بەڕاستی هەم لە قوربانیدان هەم لە بەرەنگاری بەڵام زۆر بەداخەوە ناوچەیەکی پەرایۆزخرا و هەرچەندە ناوچەیەکە کە ئەتوان مەرزێکی زۆر گەورەی لە سنوورەکە بەڵام بەداخەوە داهاتی مەرزەکەش بۆ ناوچەکە سرف ناکرێت تەنانەت خەڵکی ناوچەکەش سوود لە مەرزەکە نبینی بەڕاستی وەکو پێویست ئەجینا خۆی ناوچەیەکی گەشتیاریە ئەنجا ئەو ناوچەیە چواروەرزەی گەشتیاریە نەک هەر بڵێم لە زستانە لە حاوینە لە پاییزە گەشتیاریە بەڵام بەداخەوە وەکو پێویست ئاورینێ درراوەتەوە تازە بە تازەکەتی تایبەت خەڵکی ناوچەی ئەو ناوچەیە دەوڵەمەندەکان ناوچەیە خەریکن نیکەنە ناوچەیەکی سیایی گشتی برا زۆر باشە مامۆستا هەندێک شەرمە بۆ بخوێنەوە بەسەر چاو ئێمادا من تێکستەکانم خودت تۆ مامۆستا هیچ کەمتر نییە لەوانەی خۆیان بە شاعری باشە زانن کەچی تۆ نازم لە تەواضوعتە لە واللهی من هیوادارم بەدڵتان بێت بەڕاستی بەڵام شعرم خۆشەوێت لەگەڵ ئەدەبا زۆر من چیرۆکشم نووسیوە ئەم مەشاریشم نووسیوە لەبەر ئەوەش بەڕاستی من لەوەتەی چاوم هەڵێناوە لە ماڵەکەی خۆم کتێبخانەمان هەبووە لەناو ئەدەبیات برا گەورەکەم هەمیشە کتێبی هەبووە هەمیشە کتێبخانەی هەبووە هەمیشە کتێبی خوێندوتەوە ئێمەش کە چاومان لەو کردووە بەوە چاومان بۆتەوە بە وشە و بە شعر و بە چیرۆک و بە کتێبی بە ئەدەبی بەرینگاری و بەڕاستی
من تێکستەکانم کورتە بۆیە چەند تێکستێکە خوێنەوە. لە نێوان هاتن و نەهاتنی تۆدا چاوەڕوانیەک هەیە هەرگیز کۆتایی نایە. سەبوریم بەو دێرە شێعرەت دێت کە بە جیاوازی وشەکانی ترت نووسی بووت بەیانیەک بەر لە کازیوە دێمەوە، پیاڵەیەکی پڕ لە دووری و دڵێکی پڕ لە حەسرەت و باوەشێکی ئاسمانی و ئینجانەیەکی لێوان لێو لە ماچ لەگەڵ خۆما دێنمەوە. بە چاوی تۆ لە دواکەوتنت تووڕەنیم، تەنیا دڵم ترپەترپێتی ترپەترپی خێراتر بوو لە نێوان هاتن و نەهاتندا. ئەم شارە بۆ میهرەبانی دایکم. دکتۆر لێی پرسییم بە منداڵی ڕۆژ چەند سعات لە نێو گوڵ و گوڵزا دانیشتوویت، لەگەڵ سروشتا ژیاویت. وتم دکتۆر لەوەتەی گەورە بووم بۆنی خۆشم نەکردووە، کراسەکەی دایکم هەمووی گوڵگوڵی بوو. بە دوای سۆراخی خەونەکانی مناڵیم گەڕام لە شاری ژیان. ڕۆژ بوو بە هەفتە، مانگ بوو بە ساڵ، ساڵ بوو بە دەیان، ڕۆژ دیسان بوو بە شەو، مانگ کەوتە دەریاوە. کاتێک خەبەرم بووە لە نێو خەمەکانی گەورەیدا پیر پیر بووم. ئەی یار جوانی خۆت مەدەرە بەر ڕەشەبایەک کە سەری خۆی هەڵدەگرێ و نایێتەوە. ئەی یار دڵی خۆت پڕکە لە من، بە چۆلەکەی سەرتەنافی ماڵەکەتا بۆم بنێرە. ئەی یار دوانامەت بکەرەوە لە دوادێری کۆتاییدا بۆم بنووسە کەی ڕابردووم ئەدەیتەوە. شێوەت ڕەنجێ دەچێت نەخودا پێمان ئەڵێ و نەستروش نیشانمان ئەدا. شێوەت ڕەنگێک دەچێ مەگەر هەر خودا خۆی بزانێ. دەست خۆش مامۆستاجان، دەست خۆش کاروان هاوڕێیانم ئەزیزانم. مامۆستا بزانم 12 کتێب ئەوەندەی من بزانم 12 13 چەند کتێب دێ؟ 12 کتێبم هەیە لەسەر کاری میدیایی. دوانیان چیرۆکی ڕۆژنامەنووسیە، بەڵێ زیاتر چیرۆکی ڕۆژنامەنووسی هەوڵم داوە چیرۆکی واقعی ڕووداوی ناو کۆمەڵگا لە دوی تۆی دوو کتێبە چاپم کردووە. کتێبەکانی ترم ئەوەیەک دیوانێکی شعریە، نامیرکەیەکی شعریم چاپ کردووە کاتی خۆیت. لەگەڵ کتێبەکانی تریشم 8 کتێبە پێم وایە کاری میدیایی زیاتر کتێبەکان میدیاین توانم بنە فێرکاری میدیایی. بۆیە مامۆستاوەندیانی دەفرۆشری ئەو هەموو چاپمە دەکرێتەوە بە تەکیت دانەیەکیان ئاگادارم 300 چاپ کراوەتەوە. دوا کتێبی شەم چاپی دۆمان کردوێتەوە هونەرەکانی میدیا. مامۆستا هین کەمە یعنی سەرچاوە کەمە لە بواری میدیایی کوردی سەرچاوە هەتا ئەم ساڵانەی دوایی با زۆر کەم بوو بەڕاستی. ئەتوانم بڵێم ئێستا لە کتێبخانەی گشتی کتێبخانەی گشتی کوردی کتێبخانەی بواری میدیایی زۆر کەمە، کتێبخانێکی هەژارە، بە تایبەتی ئەو کەسانی کە ئەنەوەی توێژینەوە بکەن بە دوای کتێبی سەرچاوی کوردی بگەڕێن بە تایبەتی بە دوای میدیا لە بواری میدیا ئەنجە هەستەکەن چەند هەژاری لێ. بەڵام بەخۆشبەختانە ئەم ساڵانەی دوایی بە شێوەیەکی بەرفراوان جوڵەیەکی زۆر باشەیە، کۆمەڵی نووسەری میدیایی زۆر باشەیە، هەم توێژینەوە و هەم کتێبی زۆر باش وەرژێدرا زمانی کوردی. ئێستا ئەتوانم بڵێم
ئەتوانم بڵێم تا ڕادەیەک باشە باشە مامۆستا ینی لە ڕاستی دوور ناکەمەوە ئەگەر بزانم 2000 تەڵەبە لە ژێردەستی ئێوە لە پەیمانگا تەخەڕوجیان کردیە و چوونەتە بواری سەحافە زۆر گەی لە سەحافە دەکرێت لە سوسیال میدیا دەیبینین گلەی لە مۆزیعەکرێ گلەی لە کەناڵەکرێ لە تونند و تیژی دەکرێت دەمەوێت ئەو ئەزمونەی جەنابەت بە ئیستیغلال کەم بەوەی کە ئێستای میدیای کوردی چۆن دەبینی و ئەو گلەیانە حەقن خۆی یەکەم باش ئەوەی کە ئێمە خۆشم تێدا خوێندم دوای بوومەوە مامۆستا لەوێ یەکەم باش کە لە کوردستان کرایەوە بەشی ڕۆژنامەنووسی بوو لە پەیمانگای تەکنیک سلێمانی هەم جەنابی شتێوێت تەواو کردووە ئەتوانم بڵێم سەرەتاکانی زۆر باش بوو کادری زۆر باشی پێگەاند بەڵام دوایی چکە بەڕاستی ئێمە بەشی تری زۆر کرایەوە لە کوردستانە ئەتوانم ئێستا 6 بەش لە 3 پارێزگای کوردستان کەرکوچی لێ دەرچێت کەرکوچیش لێت یابزانم توانم بڵێم 6 بەش هەیە 6 بەشی ڕاگەاندن ئەمە زۆرە لە بۆ بەڕاستی 4 پارێزگا 6 بەشی ڕاگەاندن زۆرە ئێران بەو نزیکی 100 میلیۆنە ڕەنگە لە چەند پارێزگایەک بەشی ڕاگەاندن هەبێت پەیمانگا هەیە کۆلیژی شێ اینجا پێرە و پرۆگرامی ئەم بەشانەکە دەرسەوترێتەوە زیاتر تیۆرین پراکتیکی زۆر کەمترە بۆیە بەڕاستی ڕۆژنامەنووس وەکو پێویست پێ ناگا تۆ بگرێ ئێستا لە پەیمانگای تەکنیکەوەی کە لە ئێمە دەرسیتیاڵی نوزیکی 30,000 کەس تەخەڕوجی تیا کردووە لەم 30,000 کەسە دڵنیام لەوە لە 300 کەس بۆ 400 کەس زیاتر کار ناکات لە بواری ڕاگەاندنەوە ئەوانی کە کاریشکەن بۆ وەکو ڕۆژنامەنووس کار ناکەن وەکو کارمەند کارەکەن بۆیە توانم بڵێم تا ڕادەیەکی زۆر بەڕاستی ئاستی ڕاگەاندنی کوردی هەرچەندە ئێستا کەناڵمان زۆرە بەڵام بە بەردەوامی کەناڵەکانی ڕاگەاندن ئاگاداری وڵاکۆنە پێویستیان بە ڕۆژنامەنووسە پێویستیان بە هاوارسازە پێویستیان بە کامیرەوانە پێویستیان بەڵام هەمان کاتیشدا ئەو کەسانی کە لای ئێمە تەخەڕوجیان کردووە بەڕاستی هەیە لە خۆی ڕنابینێ هەیە ئەزمموی نییە هەیە هەرتەنهات و بۆ پرۆنامکەی وەرگرتووە هەشە بەڕاستی حەزی لە بوارەکەیە بۆی نەرەخساوە تر بە پێی بوونی دەتوانم ئەو کەسی کە ژیانی تایە باشمەستا ئەو گلیانی لە ڕاگەاندنی کوردی دەکرێت لەوە دەکرێت و گلیان تا چەند حەقنیانی بینەری ئێمە بەڕاستی بینەریشی و شیارە توانم بڵێم خەڵک دەرکەکە بە هەموو هەڵەکانی بە تایبەتی ئێسا لە کوردستانە لە ڕاگەاندنە سەرگەردانیەکی زۆر هەیە بحکومەوەی کە هەم کەناڵی سوۆشال میدیا هەیە هەم تەلەڤیزیۆن هەیە زۆر هەیە اینجا ئێستا خەڵک هەمووی بۆتە ڕۆژنامەنووس خۆی هەر هاوڵاتیەکە خۆی پیجێک و ئەکاونتێکی هەیە بۆ خۆی کاری خۆیەکە بۆیە بینی باش و خراپەکان تێکەڵ بووە لەبەرەوە خەڵک زۆر گلەی لە ڕاگەاندن هەیە بەڕاستی وەکو پێویست نیە اینجا هەموو شتێکی ترسی ئێستا بڕۆ کەناڵەکانی ڕاگەاندن ئێستا بەرنامەیەکی وەکو ئەو بەرنامەی جەنابەت خەڵک هەیە چاوەڕێکا کە بەرنمەیەکی خۆش و دڵگیر و ئەوەیە خەڵک ڕنگ چاوەڕێ بکە کە هەفتەکە کەی پێشێشەکرێت جاران تەلەڤیزیۆن خەڵک چاوەڕێی بەرنمەکانیان نەکرد بەڵام ئێستا کەیس کەسێک چاوەڕێی بەرنامە ناکە بەرنامەیەک بەدڵی بێت هەفتانە چاوەڕێیکە یان دو هەفتە چاوەڕێ بکە بۆی بەرنامەکە ببینی بەداخەوە ئێستا وەکو پێویست نییە چینووی خەڵک ناشکێنێ پێداویستەکانی خەڵک پڕناکەتەوە اینجا لە هەمان کات بۆشاییەک لە ناوبینی خەڵک و کەناڵەکانی ڕاگەاندنی شەیە بەڕاستی بینێ بۆ بۆشایی هەیە زۆر بە دوای کێشە و گرفتەکانی خەڵکۆنی ئەوەندەی بە دوای کێشە و گرفتەکانی دەسەڵات و مەسەلەن هەستا ڕاستە کێشەکانی خەڵکی دەسەڵاتی خەڵکە بەڵام بە تایبەتی بە شێوەیەکی گشتی بابەتێک خەنە پیشانەدەن دوای بە دواداچوونی بۆ ناکرێن یان هەواڵێکە کە دەخرێتە ڕوو هەواڵێک بڵاوکرێتەوە گرنگترین شێ لە کاری ڕاگەاندن بە دواداچوونی هەواڵە بۆی هەواڵەکە ساق بێتەوە بۆی بابەتەکە چارەسەر بکرێ بۆی گرفتەکان چارەسەر بێت بەڵام ئێمە بەداخەوە ڕۆژانە دەیان هەواڵ خوێندرێتەوە هیچ داداچوون بۆ نەکرێت واتە ڕاگەاندنی ئێمە ڕاگەاندنی بنکۆڵکاری مان زۆر زەعیفە زۆر کەمە ئەویش بە حکمی ئەوەی کە ماندبوونێکی زۆرتریەوێت کارێکی قورسە ڕۆژنامەنووسانی ئێمەش بەڕاستی ڕۆژنامەنووسی ناو ئۆفیس و مۆبایل و ئەوانە بە زانیاری وەرەگرن بۆیە کەمتر گرنگی بۆ بارە مامۆستاجان بچینە لای شعر بە هاوکاری ئازیزانم گەڵایەکم لە ئاسمان یادی تۆ سەمای وەرزەکان
کۆڵان کۆڵانی ماڵە تەنیایەکانی ڕابردوو و داهاتووم نیشانەدا. ئەم شەو هێندە بێتۆ درێژ بوو نەگەیم بە نیوەی خەیاڵی ونبوونی تۆ. شعرێکی سپی سپیم بۆ هێناویت، شعرێکی سپی سپیم بۆ هێناویت، تا لە ناوی بنووسیت چەند خۆشم دەوێت. بە شوێنەی لە دەرگای دڵم وەرە ژوورێ، با خەیاڵم لە پەنجەرەی دیدار تا هەڵنەفڕێ. بەیانیش دێمەوە چاوەڕێت دەکەم تا پێت بڵێم دوێنێش چاوەڕێت بووم. ئێوارەش دێمەوە تا پێت بڵێم شەویش هەر چاوەڕێت بووم. چەند خەیاڵێکی سەیرم هەیە هەر دەڵێی جێی نەهێشتوم. هەستم وایە ئێوارەیەک بەر لە خۆر ئاوابوون دێتەوە، هەموو خەونەکان لە ئاوێنەیەکی بچووکدا شی دەکاتەوە. ئاخ لە تۆ دڵی منت بردووە، ئاخ لە تۆ دڵی منت بردووە، نە ئەتخەیتە ناو دڵی خۆت و نە ئەم دەیتەوە. تۆ لە عەشقی من ئاوا بوویت، تۆ لە عەشقی من ئاوا بوویت، یادەکانت هاودەمی تەنیایی من و ئارەقی شەرم بەسەر تارمایەکانی ڕۆیشتنی تۆدا دەڕژێن. یادەکانت بوون بە سێبەر و هەرکوێ بڕۆم گەروی وشکم دەتاسێنێت. وەرە با لەگەڵ لێزمەبارانی ئەم شەو باوەش بە داهاتوومان بکەین. ئاهی هەناسە توندەکانی ڕابردوو بکەین بە دڵۆ پێباران، بکەین بە دڵۆ پەبارانی خۆشەویستی بۆ ئەمڕۆ و داهاتوومان. ئەی خودا ئەم بەهارە چاوم پڕکەی لە چرۆ، بەڵکو بەر لە هاتنی پاییز بەهار دووبارە بێتەوە و ژیان پڕ بێتەوە لە چرۆ. دڵم پڕە لە ژانی تۆ، چاوم ڕژا لە عشقی تۆ، سرم سوڕما لەم ساتە، سرم سوڕما تا ئەم ساتە حەشقی من نەگەیشتۆتە دڵی تۆ. بە کۆڕانەکانی تەنگەکانی بیرۆرەکانم گوزەر دەکەیت، بێ ئەوەی چەپە گوڵێ
ماڵ ئاوایی تێنابێت بێ ئەوەی شیرینی ڕۆژانی ئاسوودەیی تێنت لێ هەڵوەرێ بێ ئەوەی چیرۆکی عشقم بنووسیتەوە بێ ئەوەی ڕۆژانی تەنیاییم بیتەوە. دەستان خۆش دەست خۆش مامۆستاجان قوربان دەست خۆش بێ. مامۆست تێکستەکان سادە و ڕوون و قوڵن وەکوی نەتەوێت فێڵ لە خوێنەر بکەی یعنی ئەوەی هەتە بە ڕوونی دێڵەی ئەمە بەڕاستی خۆم ئەم جۆرە ستایلم زۆر پێ جوانە پێم وایە شعری درێژ هەم خوێنەر تااقەتی نیە بخوێنێتەوە هەم گوێگریش تااقەتی نیە گوێ لێ بگرێت بەڕاستی اینجا ئەمانە خۆی شعرت بە تایبەتی ئەم پۆسەر شعرانە گرنگترین شت لای خوێنەر ئەوەیە کە وێنەیەک دروست بکە هەر پۆسەر شعرێک بۆ خۆی وێنەیەکی گەورەیە ئەینجا من پێم وایە لە شعری درێژە وێنە ئەشێوێت ونەبێت بەڵام لە پۆسەر شعری بچووکە توان پۆسی لیرەکیە فۆکسەکە سەر وێنەکەیە وێنەیەک لە خەیاڵی خوێنەر یاخۆت گوێگر دروست دەبێتەوە تەمان شعرەکانی جەناویش هەر لەم ستایلەن بۆیە هەمیشە بەڕاستی لەناو خەڵکە خێرا بڵاو بوونەوە خێرا بچوە ناو دڵی خەڵکەوە ئەم دەزانی مامۆستا نمونەیەک دەبێت ئێستا گەرە من مەسەلەن 10,000 دینار لە کاروان وەرگرم زۆر بە ئاسانی بەڕوونی دەڵێم کاروان 10,000م دێ معاشمەگە دەدەمەوە زۆر بەڕوونی بەڵام ئەگە بموێ 10,000ەکەی بفێڵ لێ بەم دەبێت 100 پینە و پەردەی ینی ئالۆزی کەم من پێم وایە تێکست ئەگەر شتێکی قوڵی تیاابێ پێویست ناکە ئالۆزیکەی پێم بەتەکی دوایە چکە خۆت شکار چییە پەیامەگەنی کۆتوانی لە کورتترین پێیام هەمە ڕاگەاندنی شاوایە بە کورتین نووسی هەواڵیش وایە پێی دەڵێن هەرمی مەقلوب هەروی هەرمی هەرگەڕا هەرمی قوچەکیشە دوو زۆر شێوازە شێوازی تری شێستاکە بەڵام لە شعرا بەڕاستی ئەم شێوازە ڕەنگە شاعرانی دنیا زۆرۆنم هەم شعری هایکۆی پێڵێن هەندێکیان چێتە قالبی هایکۆ هەندێکیان ئەچێتە خەڵبی لیرەکیەوە هەندێک پێڵم پۆسەر شاعر بە شێوەی چشتی بەڵام خۆی ئەم پۆسەر شعرانە هەر شاعیرێکە تێکستێکە نووسێت بێگومان ڕەنگە چیرۆکێکی لە پشتا بێت بەڵام چیرۆکە ڕەنگە دوو درێژوی بەڵام بە چوار دێر لە تێکستێکی شعرا دەری مامۆستا لە تێکستی ڕوونا لە تێکستی ڕوونا خوێنەر هەست بە ڕاستەقینەی دەکا یعنی ئێستا مەسەلەن قسەی دایک بۆ کاریگەرە لەبەرەوەی زۆر ڕوونا زۆر دەزانی ئەم ڕوونیە بێ پێچ و پەنایە و لە خۆشەویستێکی خاڵسەوە هاتیە یعنی ئێستا دایکی ئێمە قەت نەیگوتی هەرگیز و هەرگیز تێگە چۆنە پەیامەکەی گەیاندووە پەیامەکەی کورد بووە بەس چونکە تۆ ڕوونە سادەیە قوڵە هەست دەکەی ئەمە لە خۆشەویستێکی ئێزگار جوانەوە هاتووە یەکسەر دەچێتە دڵەوە یعنی ئێستا تۆ مەسەلەن زۆر جاران من زمان وەکو ئاوە بینم یعنی یەکێک قوڵ بێ لە شێلوبوون لە لێڵبوون ناترسێ هیچ ناکە لێڵیکەی یعنی ئێستا گەر 3,000 لۆریە خۆڵ ببینە دەریای سپیناوە ڕاست شێلو نابێ لێڵ نابێ بەڵام ئاوی تەنەک لێڵەوێ بۆیە دەبینی شاعیرە گەورەکان پێویستیان بە لێڵکردن نییە عەبدوڵڵا گۆران دەڵێ کریستاڵە ئەو بەرە لێ دیارە ینی یەکسەر وێنەیەکی جوان یەکسەر یعنی هیچ پێویستی بە ئالۆزی نیە زۆر جاران لە قسەش نێزیک بووتەوە بە ئاسمانەوە ئەستێرەم دیوە لە باخچەی بەهار گوڵ جادە چۆڵ و سێبەر و کاتی بەیانی ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕوان بۆ جادەی ینی سەیکە پەشێ و کۆمەڵێک شعری بەڕاستی لە پۆسەر شارانەی هەیە ئێستاشنە و دڵی خەڵکە قەت توانم بڵێم ون نابن هەمیشە شعرەکان خۆیان تازەکەنەوە لە بۆنەکانە جاری واشەیە تۆ کە بەدەنگێکە خوێنرێتەوە ڕەنگە دەنگی خۆ نەبێ بەڵام بەدەنگێکی تر شعرەکە جارێکی تازە ئابێتەوە ئەنی مەرزنی هەم شاعر بە دەنجی خۆ شار بخوێنێتەوە بەڕەنگە بە دەنجی تیژ بخێن شارەکە تازا بێتەوە باشە مامۆستا من دەمەوێت سوود لە ئەزمموونێکی لەلایەنی شتری ئەزمموی تۆ بینم کە ئەزمموی ئێزگار زۆرە ئەزمموی کاری ڕێکخراوەی تەمەنێکی زۆر لە ناو کاری ڕێکخراوەی بووی و کاری ڕێکخراوەی و کۆمەلگای مەدەنی لە کۆمەلگای ئێمە بەرە و فۆتان یعنی بەرە و
ئەم دڵسۆزیی ئێوە ئەم هەموو هیلاچەی ئێوە ئەو هەموو ماندوو بوون و برسێتی و ئەرکێشانەی ئێوە بۆچی کاری ڕێکخراوەی و کۆمەلگای مەدەنی ئێمە بەم دەردەچوو ینی سەبەبی چییە چییە سەبەبە ڕێکخرا و بەڕاستی خۆتەزانی لە دوای ڕاپەڕین و ڕێکخراوەکان زیاتر ڕوخراوی حزبی بوون بەڵام ڕێکخرا و هەبوو حزبی بوو بەڵام ئەوەندەی خزمەتی کۆمەلگایە کرد خزمەتی حزبەکەی ناکرد بەڕاستی ئەمە ڕێکخراوی ڕاستەقینە بوو ئەتوانم بڵێم دەیان نمونەی وات بۆ دێنمەوە کە سەردەمی ئێمە مامان کارمان کردووە ڕەنگە دەیان کارمان کرد بێت پێچەوانەی ئەو ئایدایە بۆ کە ئێمە هەمان بووە ئێستا بحکمەوەی کە ڕێکخرا و کاری ڕێکخراوی بوون بۆ لە کوردستانە پێرە پرۆگرامێک نییە ئێمە فەرمانگەیەکمانێ بەنای فەرمانگە ڕێکخراوەکان بەڵام ئەو فەرمانگە ڕێکخراوەکان کە هەیە ئێستاکە بە سەدان ڕێکخرا و ئەو مۆڵەتی وەرگرتووە بەڵام ڕێکخراوەکان هەموو لە جانتایی کەسێکە و دوو کەسە ڕێکخراو ئەبێ بە شوێنی هەبێ ئەبێ کاری هەبێ ئەبێ لێپرسینەوەی هەبێ بەڕاستی بەڵام بەداخەوە کە ئێستاکو پێویستنی لە هەمان کاتیشدا کاری ڕێکخراوی ئێستا بۆتە کاری فەرمانبەری ئەوانەی کە کارەکەن وەکو فەرمانبەر کارەکەن وەکو دەستکەوتی وەکو ژیان کارەکەن خۆی کاری ڕێکخراوەی لە هەموو دنیا کاری خۆبەخشیە ئەوەندەی چ مەرز نییە تۆ هەموو ژیان تەرخانکەی بۆ کاری ڕێکخراوەی لە وڵاتانی دنیا خەڵکە دوو کاژمێر کاتی هەیە خۆبەخشە چێ ڕێکخراوەکە کارەکە بەڵام بەداخەوە لە کوردستانە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا مەفهومی ڕێکخراو نەماوە لە کوردستان مامۆستا گەورەت کردین زۆر دڵخۆش بووم بە هاتینت ئەمە شایدی جوانی و هیلاشی و جێشانازی ئێمەی سپاس قوربانی سپاس بۆ بەرنامە جوانە سپاس بۆ مستافە جوانەوە بەڕاستی بەرنامەکە زۆر توانم بڵێ مێکە لە بەرنامە هەرە باشەکان بە ئومێدم بەردەوام بیت و زیاتر خزمەتی چین و توێژەکان قوربانی و مامۆستا گەورەت کردین دووبارە بە خێراتی ئەزیزانم خۆشەویستانم بینەرانی دیمەن TV بەم شێوەیە بە چەند تێکستێکی ماوەسە نەجات ڕۆستی و بە گۆرانێکی ئازیزم کاکە کاروانی نەی دێنە کۆتایی ئەم پرۆگرامەش ڕێز و سلاوی من ڕێز و سلاوی کاکە عەبدوڵغەفار عەبدوڵڵا ئامادەکاریەم بەرنامەیە بۆ ئێوەی بەڕێستا بگەیشتنەوەیشتر و بەرنامەیشتر هەر شاد و سەرکەوتوو خواتان لەگەڵ کە هاتی بە شوشەیەک پڕپڕ لە حەتری بۆنی زەمانی یەکترناسینمان هەناسەکانم پڕکە لە بۆنی قژت لە بۆنی سینەت لە بۆنی یەکەم ساتی دەرکەوتنت دوایین ساتی ڕۆیشتنت هەمیشە تەنیایی بە دوامانەوەیە لە هەر شوێنێک بمانەوێ شوێک بدەین جگەرەیەکمان بۆ دەدەجیسێن تۆ لە دڵێک دەگەڕێی منیش لە دڵێک نە تۆ من دەدۆزیتەوە و نە من تۆ لە نێو پێڵووی چاوەکانی تۆ لەوێ بووی لە نێو یادەورە جێماوەکانی من لەوێ بووم لە نێو چەمی قژ و قژە خوورمایەکانی تۆ لەوێ بووی لە دواساتی فرمێسکە جێماوەکانی تۆ لەوێ بوویت
ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە.